بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە پێکاتەی دادگای فێدراڵی و دەسەڵاتەکانی و باز لەوەش دەکەین کە لە 2022 و 2023 دەسەڵاتدارانی هەرێم حوت سکاڵایان لە دادگاکە دۆڕاندووە. بەڵگە سەرەتا لە پێکاتەی دادگای فێدراڵیەوە دەست پێ بکەین بەپێی یاسای ژمارە 25 ساڵی 2021 هەمواری یەکەمی یاسای ژمارە 30 ساڵی 2005 کار دەکات. دیارە ئەو کاتێک کە لە 2021 یاساکە هەموار کرایەوە پارتی ویکێتی دەنگیان پێدا لە پەرلەمانیێرە. پێکاتەکەی بەم شێوەیە شیعەکان 5 ئەندامیان هەیە، پێکاتەی سونە 2 ئەندامی هەیە، کورد 2 ئەندامی هەیە، پشکی پارتی عەبدوڕەحمان سلێمانەکە دادوەرە لە دادگای فێدراڵیە، پشکی یەکێتی دادوەر دیار محەممەد عەلیە کە ئەویش ئەندامی دادگای فێدراڵیە. بەڵ بڕۆین بۆ دەسەڵاتەکانی دادگای فێدراڵی لە مادەی 94 دەستوری عێراق باسی دەسەڵاتەکانی دادگای فێدراڵی دەکات، چاودێری دەستوری یاسا و پەیڕەوە کارپێکراوەکان، لێکدانەوەی داخەکانی دەستور، یەکلاکنەوەی کێشانەی کە ئەنجامی جێبەجێکردنی بیرارەکانی حکوومەتی فێدراڵی دروست دەبێت، ئەمە دەسەڵاتەکانێتی. دەسەڵاتێکی تر یەکلاکنەوەی ناکۆکینەوە حکوومەتی فێدراڵی و حکوومەت یاریمەکان و پارێزگا و شارەوانی و ئیدارە ناوخۆیەکان، یەکلاکردنەوەی ئەو ناکۆکیانەی کە لەناو حکوومەتەکان یاریمەکان و پارێزگەکان ڕوودەدات، یەکلاکردنەوەی ئەو تۆمەتانەی کە دەراونەتە پاڵ سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و وەزیرەکان. بەڵێ دەسەڵاتێکی تر پەسەندکردنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقە، بەڵێ یەکلاکردنەوەی ناکۆکیان لەنێوان بواری کاری فێدراڵی و دەستەی دادوەری هەرێم و پارێزگاکان. دەسەڵاتێکی تر یەکلاکردنەوەی ناکۆکیە لە بواری کاری دەستەی دادوەری هەرێمەکان و پارێزگاکان. بەڵێ مادەی 94 دەستوری عێراق باسیەوە دەکات کە بڕیارەکانی دادگای فێدراڵی یەکلاکەرەون و دەبێت سەرجەم دەسەڵاتەکان پێوە پابەند بن واتان بڕیارە تانەی لێ نادرێت و دەبێت جێبەجێ بکرێت. هەروە مادەی 36 پەیڕەوی ناوخۆی دادگای فێدراڵی ژمارەیەکی ساڵی 2020 دەڵێ باز لەوەکە کە جێبەجێنەکردنی بڕیارەکانی دادگای فێدراڵی خاوەنەکەی دووچاری لێپرسینەوەی سزایی دەکاتەوەوانەی کە ڕێگرن و لەمپەر بۆ بڕیارەکانی دادگای فێدراڵی دروست دەکەن. بەڵێ بینە سەر ئەو سکاڵانەی کە دەسەڵاتدارانی هەرێم دۆڕاندویانە لە دادگای فێدراڵی لە 15/2/2022 دادگای فێدراڵی یاسای ژمارە 22 ساڵی 2007 یاسای نەوتوغازی هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە و باسی لەوە کرد کەم یاسایە نەدەستوریە دەبێ هەرێم کۆی بەرهەمی نەوت تەسلیم کە گرێبەستە نەوتەکان پێراچوونیان پێ بکرێت و پشکی هەرێمیش زامن بکرێت لە بودجەی عێراقدا. ئەو بڕیارەکە بوو لە 17/3/2022 مادەی 36 یاسای ژمارەدەی ساڵی 2008 وەزارەتی خوێندنی باڵا ڕەت کرایەوە. ئەو مادێ دیارە ئەو مادێ باز لەوە دەکات کە تەنها زانکۆکان و دەستەکان تایبەتمەندن بە یەکلاکردنەوەی ئەو سکاڵانەی کە لەبارەی فەسڵکردن گواستنەوە ئەزمموی قوتابیان لە زانکۆ و پەیمانگاکان پێشکەش دەکرێن. دادگای فێدراڵ ڕەتی کردوێتەوە کە مادەی وتوێتی پێچەوانەی مادەی 100 دەستورە کە ڕەتی کردوێتەوە پارێزبەندی بۆ یاساکان دابنرێت واتە قوتابیان لە دەرەوەی زانکۆ و دەستەکانیش دەتوانن سکاڵا تۆمارکەن بۆی ئەو کێشانە یەکلا بکرێتەوە. بەڵ لە 4/2/2022 دادگای فێدراڵی مادەی 2 لە یاسای ژمارە 4 ساڵی 2014 کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستانی بەنادەستوری دانا. دیارە بەرگەی یەکەمی مادەی 2 لە یاسای کۆمیسیۆن باز لەوەکە کە کۆمیسیۆنی هەرێم دەسەڵاتی حەسری هەیە بۆی هەموو هەڵبژاردنەکان لە سەرتاسەر هەرێمی کوردستان ئەنجام بدات. دادگای فێدراڵی ئەم بەرگەی ڕەت کردوێتەوە و پێی دوایین بڕیاریش کە لەبارەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی داوە باسی لەوەی کردووە کە کۆمیسیۆنی عێراق بەپێی یاسای ژمارە 30 ساڵی 2019 بەرپرسە لە سەرپەرشتکردنی تەواوی هەڵبژاردنەکان لە سەرتاسەری عێراقدا. سکاڵایەکی تر کە یەکلاکراوەتەوە لە دادگای فێدراڵی لە 23/11/2022 یاسای خانەنشین ژمارە 27 ساڵی 2006 هەڵوەشاوی لە هەرێمی کوردستان بەنادەستوری داناوە. ئەو یاسایە کە بۆ خانەنشینان کاری پێدەکرێت و دەسەڵاتدارانی هەرێم سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی پابند کردووە کە کار بە یاسای خانەنشینی یەکگرت و ژمارە 9 ساڵی 2014 هەموار کراوکەن کە ئەو کاتە موچەی خانەنشینی نابێ کەمترین موچەی خانەنشین لە 500,000 کەمتر بێ لە کاتێک کە تا ئێستا دەسەڵاتدارانە و یاسایان جێبەجێ نەکردووە کار بە یاساکەونەکە دەکەن کە خانەنشینان موچەیەکی کەم وەردەگرن. ئەسکاڵایەکی دیکە لە 30/11/2022 لە سەر یاسای باری کەسێتیە دادگای فێدراڵی بەرگەی 5 مادەی 18 لە یاسای ژمارە 15 ساڵی
هەشتی باری کەسێتی هەرێمی کوردستان ڕەت کردوتەوە و پێی وایە یاسایە پێچەوانەی ڕێساکانی شریعەتی ئیسلامە و مادەی 2 دەستوری عێراقا دیارە بڕگەی پێنجەم لە مادەی 18 یاری یاسای باری کەسێتی باز دەکە گەر پیا و ژینی هێنا ژنی دووەمی دەتوانێت لێ جیابێتەوە کە دادگای فیدراڵی ئەمەی ڕەت کردوتەوە. بەڵێ سکاڵایەکی دیکە لە 25/1/2023 کە دادگای فیدراڵی یەکلای کردوتەوە بڕیاری داوە بە هەڵوەشاندنەوەی سەرجەم بڕیارەکانی پێشووی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە تایبەت بوون بە ناردنی 200 میلیارد دینار کەمە لەسەر داواکاری مستەفا سەنەد بوو کە داواکارێکی پێشکەش کردبوو و دادگا باسی لەوە کردووە لە دەرەوەی یاسای بودجە سەرۆک وەزیرانی عێراق ناتوانێت پارە بۆ هەرێم بنێرێت. بەڵێ سکاڵایەکی دیکە کە دوایین سکاڵایە کە یەکلا کراوەتەوە 35/2023 باز لەوەکە کە یاسای ژمارە 12 ساڵی 2022 یاسای بەرداوامنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانی بەناو دەستوری دانا کەمە لێکەوتەی دەبێت لە دوای 6/11 پەرلەمان هەڵدەوەشێتەوە حکومەت بۆتە کاربەڕێکەر سەرۆکی هەرێم لە سەڵاتەکانی بەردەوام دەبێت تا هەڵبژاردنێکی دیکە بەڕێوە دەچێت و یاسا و بڕیارانی دەرچوون پوچەڵ دەکرێتەوە و ئەو پەرلەمانتارانش کە لە دوای 6/11 دەست بەکار بوون مافی پەرلەمانتار بوونیان لێ دەسێنرێتەوە وارووا موچە زیادەش وەرگیراوە دەبێت وەربگیرێتەوە و خانەشینان پەرلەمانتاران ئیحالەی خانەنشین بوون بکرێت. بەخوای گەورەتان دەسپێرین خواتان.